لە کۆتا یاری هەفتەی حوتەمی خولیەستێرەکانی عێراق و لە دێربی کوردستان زاخۆ لەسەر یارگە نێودەوڵەتەکەی و لە بەردەم پشتەوانانی پێشوازی لە هەولێر کرد. کوڕانی خابوو لە سەرەتاوە بە ئامانجی زوو تۆمارکردنی گۆڵ فشاریان خستە سەر گۆڵەکەی تیپی میوان. سپیپۆشانی خاوەن ماڵ کۆنتڕۆلی یاریەکەیان گرتو بۆ دەست و هێرش لە دوای هێرشیان دەبردە سەر گۆڵی هەولێر، بەڵام وەرگێڕانێکی باش بۆ دەرفەتەکان نەدەکرا تاوەکو گۆڵ بە دوای خۆیدا بهێنێت. لە خولەکی 26 ناسر محەممەدۆ یەمەنی دەرفەتێکی قۆستەوە و توانی بربەستی یەکسانی بشکێنێت و زاخۆ بە گۆڵی یەکەم پێش بخات. دوای تێپەڕبوونی 30 خولەک ئەما یەکەم دەرفەتی هەولێر بوو. یوسف بن سۆدا هەوڵی گۆڵیدا و عەلی کاڵدمیش دووری خستەوە. لە خولەکی 43 ناسر محەممەدۆ یەمەنی گۆڵی دووەمی خۆی و یانەکەی تۆمار کرد و ئەنجامەکەی لەسەر هەولێر قوڕستر کرد بۆ گەڕانەوە. نیوەی دوم بە پێچەوانەوە بە دەست پێشخەریەکانی کوڕانی شاری قەڵاو منارە دەستی پێکردەوە. هەولێرەکان چاویان لە گەڕانەوە بۆ کەشی یاریەکە بوو. عەلی کاڵدمی گۆڵپارێزی زاخۆش لە زۆربەی هێرشەکان بربەستی سەرەکی بوو. لە ناوەڕاستی نیوەی دووەمەوە هەردوو تیپ هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. دلۆڤان مەهدی گۆڵپارێزیانی هەولێر بەرپەرچی چەند دەرفەتێکی کوڕانی خابووری دایەوە. لە خولەکی 89 هێلیۆ مۆنتێڕۆی بەرگریکاری بەرازیلی گۆڵێکی بۆ هەولێر تۆمار کرد، بەڵام سوودێکی ئەوتۆی بۆ یانەکەی نەبوو چونکە گۆڵی دیکەی بە دووادانە هاتوو. زاخۆ لە دوا ساتی یاریەکە لە ڕێگای ئەمجەد عەتوان گۆڵی سێم و دڵنیایی تۆمار کرد. زاخۆ بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک براوە یاریەکە بوو. بەم شێوەیە زاخۆ بە کۆکردنەوەی 12 خاڵ هەڵکشایە خانەی چوارەمی ڕیزبەندی. هەولێریش بە 11 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی نوێم. لە هەفتەی هەشتەم دوای تەواوبوونی پشوەکانی ڕۆژەکانی فیفا و یاری هەڵبژاردەکان زاخۆ لە بەسڕا دەبێتە میوانی مینە. هەولێریش پێشوازی لە حودود دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێم.